الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على خير خلق محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين وسلم تسليما كثيرا. خواهي پروردگار لسورة نساء دفرميت: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. واتە خواهی پەروەردیگار دەفەرمێ بەڕاستی خوا فەرمانتان پێدەکات کەوا بەدانەوەی گشت سپاردەکان بە خاوەن مافەکان بەوانەی کەشیاون. یەکێکیش لەو ئەمانەتە گەورانە دەنگدانە بە کەسانی دڵسۆز و لەخواترس و ئەمین و دلێر و بوێر کە بەڕاستی ئەم سیفەتانەش ئەوەندەی ئێمە لەو ماوەی ژیانی چەند ساڵی ڕابردوو کە ئێمە تەماشامان کردووە و میلەتی کوردیش هەمووی ئەو ڕاستی پێمایە بۆ ڕوون بۆتەوە دەرزانێت کەوا کۆمەڵی ئیسلامی لیستی 104 و هەروەها ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی هەم لە عێراق و هەم لە کوردستان ئەم سیفەتانەیان تێدا بەرجەستە بووە کە بەڕاستی شاوی دەنگ پێدانن و بە شاهیدی کورد و عەرەب هەتا عەرەبەکانی شاهیدیان داوە بەڕاستی کەوا کاندیدانی کۆمەڵی ئیسلام ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلام لە بەغداد دەورێکی باڵایان گێڕاوە بۆ گەل و نیشتیمان. بۆیە من وەک زانایەکی ئاینی ئیسلامی پیرۆز داوا دەکەم لە هەموو کوردی خۆشەویست، داوا دەکەم لە سەرجەم چین و توێژەکانی گەلی کوردستان بۆ چەسپاندنی دادپەروەری، بۆ گەڕانەوەی ماف بۆ مابخوراوان، بۆ ڕوبەڕووبوونەوەی گەنداڵکاران، بۆ هێنانەوەی موچەی خوراو و هەروەها گەڕانەوەی داهات و سەروەتی دزرا و داواتان لێ دەکەم کەوا دەنگ بدەن بە لیستی 104 بە کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی ئەوانە شیاوی دەنگ پێدانن و پشتگیری خۆم من پشتگیری خۆم وەکو مامۆسایەکی ئاینی دەردەبڕم بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی و خوای پەروەردیگاری لە ئایەتێکی دیکەدا دەفەرمێ وەلا تەکتوموا الشەهادە، واتە شاهیدی مەشارنەوە، واتە بە ناحەق حەقدا مەپۆشن. شتێک کە وەک ڕۆژی ڕوون دیارە کە ئەوانە تاقی کراونەوە لە وەزارەتەکان و هەروەها خزمەتگوزاری وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لە هەموو کایەکانی ژیان دەرکەوتووە بۆ خەڵکی لەوەی کە ئەوان هەم لە ڕووی مادیەوە دەستیان بەستراوە و زۆر دەست کورد بوون و هەم لە ڕووی دەسەڵاتی شەو بێ دەسەڵات بوون. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین ئەوانە چ لە وەزارەتێک بووبن، چ لە دام و دەستگایەک بووبن، چکو وەکو دەستگای خەستەخانەی بەخشین، وەکو بەرنامەی بەخشین کەوا چەندەها مرۆڤی نەخۆش و پەککەوتەی و هەژار و ڕەشوڕوتی ئەم گەلەیان لەگەڵ ئەو هەموو قەیرانەشدا بەڵام تەماشا دەکەی خزمەتێکی زۆریان بەڕاستی کردووە و ئەم چاکانە شاهیدی مێژووی ئەوانەنە. بۆیە بە ئومێدی ئەوەم کەوا ئینشاءڵڵا لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەنگێکی باش بێنێ و هەروەها دەنگی بێ بدەن. خوای پەروەردیگاریش لە ئایەتێکی دیکەدا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا كونوا قوامین للشهداء بالقسط، واتە ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە زۆر بەڕێک و پێکی هەستن بە ئەنجامدانی فەرمانەکانی خوای پەروەردیگار فەرمانەکانی جێبەجێ بێن و بە دادپەروەرانە شاهیدی بدەن. کەواتە بەڕاستی ئێمەی گەلی کوردی موسڵمان دەبێت چاوکراوە بین. ئێمە دەبێ بەڕاستی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم دەفەرمێت ئیماندار موسڵمان لە کونێکە 2000 ناگەزرێ. بۆیە من دەمەوێ بیڵێم بەڕاستی گەلی کوردی خۆشەویست، ئەی گەلی چەوساوەی خۆم، ئێمە ساڵهای ساڵە ئێمە دەگەزرێین، ئێمە مافمان پێشێل دەکرێ، ئێمە مافمان دەخورێ، ئێمە هەر ڕۆژەی بە وڵاتێک و بۆ کەسێک یاریمان پێ دەکرێ. بۆیە بەڕاستی ئێمە گەیشتوینە ئەو ئاستەی کە ئەمڕۆ ڕۆژێکە کەوا میلەتی ئێمە، خوشک و دایکەکانی ئێمە، گەنجولاوەکانی ئێمە، ڕیسپی و کەسایەتیەکانی ئێمە، زانا و خەمخۆرانی گەلی کوردی ئێمە هەمومان یەک دەنگ بین لە پشتی ئەو کەسانەی کەوا ڕاستگۆن لەگەڵ خەڵک، ڕاستگۆن لە دەسەڵاتدا. دەبێ ئەو ئەمانەتە
کە دەسەڵاتداریە کە دیفاع لە سەرەت و سامانی میلەت کە گەڕانەوەی داهاتە بۆ خەڵک کە گەڕانەوەی موچە و بژیوی بڕاوی خەڵکە کەوا دیفاعکردنە لە هەموو سنووری کوردستان و لە یەک سوپایی و یەکێزی پێشمەرگەی کوردستان پێشمەرگە بەڕێزەکان پێشمەرگە دڵسۆز و فیداکار و قارەمانەکان ئەم سەفەرەی هەمووتان وەرنەخەت هەمووتان دەنگ بدەن بە دەستپاکەکان بە داوێن پاکەکان بە ڕازگۆیەکان بەو کەسانەی کە خەیانەت ناکەن لە ژیان خەیانەت ناکەن لە دەسەڵات خەیانەت ناکەن لە داهاتی ئەو میلەتە بەڕاستی دەبێ ئێمە هەمومان بەو شێوازە گەلی ئێمە ئەو سەفەرەی بێتە مەیدان کەوا جارێکی دیکە دەنگ نەدەن بە گەندەڵکاران دەنگ نەدەن بەوانەی ئێستا ئەو سەرەت و سامان و داهات و نەوت و غازی وڵاتمان کەس نازانی لەکوێیە کەس نازانێت چی پێ دەکرێ بۆ چێ دەبرێ بۆ کوێ برا کەواتە بەڕاستی ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کەوا من داوا دەکەم وەک مامۆستایەکی ئاینی لەسەر جەمگەلی کوردی خۆشەویست کە هەموویان یەک دەست و یەکێز بچنە سەر سندوقەکان کەسێک نەمێنێتەوە لە ماڵەکان بڵێ من ناچم یان بڵێ هەر وەکو جارانە وان نییە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئێمە خەڵکانێکی سەرڕاست خەڵکانێکی تاقیکراوە لە ڕاستی بنێرینە بەغدا و هەروەها کارکەین بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا هەموو مافەکان بگەڕێتەوە بە مافخراوەکان بۆیە داوا دەکەمەوە 2 بارە و 100 بارە بۆەوەی کە ئینشاءڵڵا دەنگ بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کە لیستێکی پاکە کە لیستێکی چاکە کە لیستێکی خێرخوازە لە خزمەتی خەڵکدایە و هەروەها بەڕاستی لە خیزمەتی گەل و نەتەوەکەیدایە بۆیە پێم وایەکەوە ئینشاءڵڵا دەبێ خەڵک سیقە و متمانەی خۆیان پێ بدات و ئینشاءڵڵا ئەوانە بۆ ئەوەی لەوەندەرێ چەند بە قووەت بن بۆی دافیعی کارێکی بەهێز بن ڕوبەڕووی ستەمکاران و گەندەڵکاران ببنەوە لە بەغدا و لە هەر شوێنێکی کەوا مافی گەلی کوردی پێشێل دەکرێت سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين